پێشمەرگەین هەرێما کوردستانی داعشێکی ئەمریکیە بە ئەسڵ فەڵەستینی لە شنگالێ دەگرن. کۆنگرسی ئەمریکی بڕیارە جنۆسایدا کێمانیان بەدەستێ دەوڵەتە ئیسلامی لە عێراق و سووریا پەسەند دکات. و کوردن تۆسخڕماتۆ خۆش جەڕەندەکین شیعە و تورکمانە ڤەد بڕن. سڵاوین گەرم و ئەم کەیف خۆشن بدیدەراوە دیگەڵ دەمەک دیە کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی سێ شەموان و هەینی لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستە و خۆ پەخش دەکرێت. دەستگیرکردنی ئەندامێکی ئەمریکایی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی دەستپێکی بابەتەکانمانە. هاوڵاتیەکی ئەمریکایی بەڕەسەن فەلەستینی کە ئەندامی ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامیە لە نزیک شاری شنگالەوە لە هەرێمی کوردستانی عێراق خۆی ڕادستی هێزی پێشمەرگە کردووە. هێرۆ زەنگەنە زانیاری زیاترمان دەداتێ. محەممەد خۆیسی تەمەن 27 ساڵانی بەڕەچەڵک فەلەستینی بەرەبەیانی ڕۆژی دووشەمە لە گوندی گولەری باشووری ڕۆژهەڵاتی شنگال خۆی داوە بەدەست هێزەکانی پێشمەرگەوە. ئەو چەندین بەڵگەنامەی پێگیرا و هەروەها جگە لە 3 تەلەفۆنی پێشکەوت و دۆلاری ئەمریکایی و پارەی تورکی و عێراقیشی پێبووە. گوتەبێژی وەزارەتی دەرەوە دەڵێت ئاگاداری ئەو راپۆرتە هەواڵیانن و لێکۆڵینەوە دەکەن. ئەوەی کە ئێستا دەتوانم پێتان بڵێم ئەوەیە ئێمە لە نزیکەوە کار لەگەڵ دەسەڵاتدارانی کورددا دەکەین بۆ ئەوەی زانیاری زیاترمان لەو بارەیەوە دەست بکەوێت تا ئەو راپۆرتانە پشتڕاست بکەینەوە. هەر لە پاش بڵاوبوونەوەی هەواڵەکە دەنگی ئەمریکا خۆی گەیاندە ماڵی محەممەد خۆیست تا زانیاری زیاتر لە کەسوکاری وەربگرێت. هەرچەندە ڕێگەیان دابوو کە ڕۆژنامەوانەکانی دەنگی ئەمریکا بچنە ژوورەوە بەڵام نەیان هێشت بوو وێنەیان لێبگیرێت. ئەزوو هەفکارێخوا یحیا بەرزەنجیر و ڕوومە وێنە پێشوانکردن ینی داگێ دگو ئەرێ ڕاستە شبه هەیە بەس ینی تەقەز نەکرد نەگوتن 100% کوڕێمەیە هەموو تشت ئاگاهی و تەمەنی وی ناوی هەموو گشت ڕاست و گوتن ئەف تشت ڕاستە لێوان هەرگاف دگوتن ئەف بەلکی درایڤز لایسناوی بەلکی ناسنامەیەوی هاتە بەدزین و لە عێراقیش ئالی هەندێک کەسان واتێ بکارئانین لێ بێتر ئاگاهی نەدانش بەرگۆ یەکەم گەلک تشت نزانی بوون لەسەر مەسەلا گرتناوان گرتنا لە کوڕێوان نزانی بوون بەشێک ئەندامێک داعشیانە. لەگەڵ ئەوەدا کە وڵاتانی ڕۆژئاوا لە هەوڵێکی زۆردان بۆ ڕێگەگرتن یان سنووردارکردنی چوونی گەنجان بۆ ناو داعش بەڵام هەتا ئێستا نەتوانراوە ئەو دیاردەیە بنەبڕ بکرێت. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. گرتنا ڤی میلیتانی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە دەڤەرە شنگالێ بوو پێشمەرگەین ئەو گرتین دەبێژن ئەو ملیتان هەلگرێن ئاسنامێن ئەمریکی بوو وان ڕادستی لایەنن بەرپرس کریە. پەیامنەری دەنگی ئەمریکا لە دەشتا مووسڵێکاوە عومەر دەگەڵوان پێشمەرگیان ئاخفتیە. لە میحوەرێ گۆڵات و دەکەویتە ڕۆژهەڵاتێ باژارێ شنگالێ نێزیک قەزا تەلەحفەر داعشێک ئەمریکی خۆ ڕادستی هێزên پێشمەرگەی کرد لە جەپەرên میحوەرên navhatî bi gorey gotinên ewan pêşmergan ku bi zimanê Emerîkî yan ku İngilîzî digelwan dipeyvî û bi tinê nediviya serûçavên wî bihêne wênekirin. Her wesat kojmekê parê Emerîkî û zêdebarî hindek lîrên Tirkî û dînarên Iraqî pê rabûn. Ama saet sarî ser li beyanî me tîroristek dît me teqelê kir xwe şar de ve heta dinya ron bû. Wextê dinya ron bû pe ez nebî axeft me ji cemaet xelk kişiyane se saatire wilo wextê pe ez nebî axeft me çoynê tesmîl xwe tesmîl kirdû me hînayê re me rewaney lîwayê kir. خود كم حوالك إنزوري دو بي سيدي نقب جروبي أم خود كم إنزوري دو بيشتي دوري ساعة شاش دنجك هاد وكيد دنجك أجنبي هاد أقوهم هذا أم هردو حرزي فيرا مرون هاشم رميك ليكر بيشتينجي ما نادي دراسي بجيوشين كي كسنو بيني فيرا بيصدري دو وآخر جيوشين كتنو بيني بشري بيشتي آخر تبقى أجنبي ما جوبي دو با مرمي ليكر راسيا قریب دهم کو یکم کس بو او داعش دسته سر کری وصا بو دنگ امریکا گوت اگرته مجل که ویژیانی اخواری ما تفتیش کرد چلگل نبو چه سلاح چه تشت پی نبو ما آنیه
مانیە وێرەمە تەفتیش کرا مە دەستی گرێدا مانیە چ تشتی وصل قال نبو هندي موبايل القلبو سي موبايل بو چلو يك ورقي دولاري القلبو هندي باري تركي بو هندي باري عراقي القلبو ما برا مانيا فيري ما برا تسليمي فوجي كرا فوجي برا تسليمي لواي كرا وقتی تدیتی آستوی درونی مستوایی نفسی چوا بو تعاملاوی دیگل هویا چوا بو تعاملاوي بس قلت من تصوير نكا تعاملاوي يعني عادي بو چ تشتي وصانا بو وقت ما قرتا ما افداي دا ما تعامل يعني ما چ تشتلينا كرا لان برهتا ما قرتا يعني بو اسير نابت چ تشتي لبكا اوه محور گولاتا کو چکداره که داعش رگس امریکی خورادستی هزن پیشمرگی کر بو و بدستن اوان پیشمرگان هاتو بو گرتن کاو عمر دنگ امریکا محور گولات قضا شنگال و درنگیا دوشم جواتا نونرانی یا کنگرس امریکی بریارک پسند کرد تیدا تاوان کمالا دولتا اسلامی داعش لدیجی کمانین اولی و نجادی لعراق و لسوریا بجنوسايد بالناف كر بريار ب 393 دنجن اري و بي چه دنجن دش پسند بو کنگرس امریکی گرانی لسر حکمتا سرک اوباما دادنیتن و جواتا نوینران بریارکی بتکریا دنگان پسند که تاوان کمالا دولتا اسلامی لدیجی کمانین اولی و نجادی لعراق و لسوریا بجنوسايد بناف دکا بریارا کو هاتی پسند کرن بی چه دنگین دش دبیجتن تاوان کمالا دولتا اسلامی لدیجی کریستیان ازدی ترکمان مندایی کاکایی کردان بتایبد به اگرین نجادی و اولی تاوان شرینه و تاوان دژی مرۆڤانیە و جەنۆسایدا. بڕیار بە پێشنیازە ئەنداما دموکراتە کالیفۆرنیا ئانا ئەیشۆ بوو و بە ئەسڵ کلدانیە وێ گوت ئەفپێنگاف ji بۆ شکاندنا بێدەنگیە بوو لە هەمبەر تاوانا وی سەردەمی. دنگ ما به تکراری و ایواره دیل سرانسر جهان دنگ وده و اولهیا کمانیا اولی اگر هنده جواکن کفنارن هرمه بو وی دم درش پیگ و ببینن و از هیوی دکم آشتی لوی دوره پیدا ببه و رس لوان بهت گرتن و از باور دکم ناسنامه کلتوری یا لروشحلات ناوین لسر هنده دمینه. جبو پسندکردنا بریارا تایبەت bi tawanên komala dewleta İslamî her du partiyên Kongrêsê çi cudahî nebûn. Em îro weke dezgehekê ji civaka navnetewî û ji hikûmeta xwe dixwazin kiryarekê bikin û bêjin ev cînosayd e. Egerçî taybetmend bawer dikin ku ragihandina tawana genosaydê li gora peymana netewênîgirtî ya sala 1948 nemerce erkên qanûnî bidû debên, lê gelek rijdiyê dikin ku bi navkirina genosaydê Emerîkiyan dê pêgirtin hebe hinek kiryaran bike. Her çi nebe gihandina faîlê vê pirsê ji bo civata ewlehiya netewênîgirtî û dadgeha tawanên şerî. داعش کێمانیان ئولی لە هەر جهەکی دەستێوا بگەهەیە و بەهێزبە وان دکوژە و دکە کوولە ئەم vê dizanîn و ئەگەر ئەم نەبێژین ئەو چ دکەن divê em şermêş xwe bikin. Daeş genûsaydê encam dide ew ne misilmanan mesîhî êzidî û kêmaniyendî dike armanca xwe. Endamên Kongrêsê rijdiyê li hikûmeta Obama dikin heta biryareka bi heman me bez bide ji bo rawestandin û rêgirtinê li qirkirina kêmaniyên olî. Tê çaverêkirin divê heftiyê da Wezîrê Derve Can Kerî helwest tê hikûmeta xwe li hember tawanên dewleta İslamî diyar bike û pêşbînî ew e ew jî wan tawana bi genosaydê bide naskirin. دوابەدوای تەقینەوەکەی ئەنکەرە دەسەڵاتدارانی تورکیا دەڵێن پێدەچێت سەرهەڵداوانی کورد بەرپرس بن لەو هێرشە خۆکوژیەی ڕۆژی یەکشەمەی ئەنکەرە کە دەیان کەسی تیادا کوژران و بریندار بوون. وەک خالید فەتاح لە راپۆرتەکەیدا باسی دەکا پسپۆر لەو بڕوایەدان ئاسان نییە بگوترێ کێ بەرپرسیارە لەو هێرشە خۆکوژیە. تورکیا بحثی دو سرهلدایان کرد جنک و ظلامکی دکت کو وهیا برپرس بن لسر هێرشا خۆکوژیە ئەنقەرە ئەوە 37 کەس تێدا هاتیە کوشتن و 125 کەسێندی بریندار کرین. پشتی سەردانا برینداران لە نەخۆشخانەکە ئەنقەرە سەرۆکوەزیرê Tirkiya رagihand و وڵاتê wî هەر kareke biket بۆ ji navbirna terorîzmê.
Bir tanesinin kesin terörist olduğu belli. Yarone yek ji kuştiyan terörîste û em li qonaxa dawiyê ne bo destnîşankirina terörîstên din. Taradeyekê wa xuya dikin got destê rêxistinên cudaxwaz yê terörîstê têde hene. Serokvezîrê Tirkiya gotu 11 lêgumankiriyê hatîne desteserkirin ku rastexû peywendî bi vê teqînê ve hene. Herçende çi aliyekê berpirsiyarê tê xwe li ser teqîna dawiyê ya Enqere aşkira nekiriye, lê balafirên leşkerê Tirkiya 18 hêriş dijî armancên serhildayên Kurd li Herêma Kurdistanê pêk înan. Tirkiya nerastexû heta niha Partiya Karkerên Kurdistanê bi vê hêrişê gunehbar dikit, lê şareza bawer dikin ku tevlîbûna Tirkiye di aloziyên herêmê û hebûna Daişê li Sûriye û peydabûna dijminên nî ji bilî PKK di nav Tirkiye de zehmete bi sanahî tawanbar bêne aşkira kirin. Tirkiye ektereke û pareke divê prosê de. Tirkiye hewla guhartina rejîma Sûriye dike. Ji ber vê çendê Tirkiye ne nerwîce ew pareke ji aloziyan û hindek cara pirsa mezin dike û rewşa Sûriyê xerabtir dike. Ji berî gerana behiya 17 qurbaniyên teqîne li Îstanbulê du xûnîşandan hatine kirin. Li hevhatina xelkê bû diyarkirina narêzîbûniyê li ser hêrişa kujek ya rûja ekşembê li Enqere. Polîsê bi tundî bersîngê xûnîşanderan girt, ew ên daxwaza helweşandina hikûmeta AKP dikirin. Ölmek istemediğimiz için toplandık artık yani. Em li vêrê li hev hatin ji ber ku em naxwazîn bimrîn. Li 5 mehan eve teqîna sêyê ye û em naxwazîn êdî bimrîn. Piştî her rîdaneka wiha di nav Tirkiyeyê de hikûmet dixwazit bi tinê daxuyaniyên wan bêne belavkirin û rêgirî li mîdya serbixwe digiret. Herçende dengê Amerîka çendîn hewlên peywendîkirinê dan, lê kar bi destên hikûmeta Tirkiye nexwastin çi daxuyaniyan bidin. Xalid Fettah, dengê Amerîka. û li bajarokê xermato Kurd rendekên xwe ji civakên Tirkmanan vedbirin. Kurdiyên ku navberan dinêvbera xwe û Tirkmanên Şîe de ava dikin dibêjin ew xwe ji teqekirinê diparêzin. Li wir peyamberê dengê Amerîka Dilşad Enwer ev raport gihandiye. دانیشتوانە کوردەکەی خوڕماتوو لە نێوان گەڕەکە تورکمانە شیعی و کوردەکاندا بربەستی گەورە دروست دەکەن و گەڕەکەکان لە یەکتری دادەبڕن. هۆکاری ئەمەش دەگێڕنەوە بۆ ئەوەی کە لە گەڕەکە تورکمانیەکانەوە تەقەیان لێ دەکرێت. ئەوەش لە کاتێکدایە بەهۆی ئاڵۆزیەکانی چەند مانگی ڕابردووی نێوانیان. زیاتر لە 21 کەس لە هەردوو لا کوژران. سەبارەت بم بربەستە ئەمە واتای ئەوە ئەگەینێکە ئەم خەڵکە پێی هەستاوە کە دروست کراوە لە پێناو پاراستنی سەرۆت و سەر و ماڵی خۆمان لەم گەڕەکانە لەم گەڕەکە کوڕیەدا بۆ ئەوەی چونکە نەک جارێ نەک دوو جار لە جیهەتێکی ژمارەیە چەکدار لەبسەرەوە ئەدرێنە بەر گولا و چەند جارێکش موشەکباران کراوین. حەشدی شعبیش لە نزیک بربەستی کوردەکان بارەگای داناوە و پێشمەرگەش لەسەر بربەستەکە خاڵی چاودێری داناوە و لەوێوە چاودێری گەڕەکەکانی یەکتری دەکەن. وە شەڕەکانیش لە ڕاستی ئاگەرێمە بەواقعی قسە لەسەر شتەکان بکەین ئەوەی لەگەڵ خۆیان هێنایە ئاراوە کە کورد بازارەکە جێبێڵێ ینی سەرەتای شەڕەکە و جێهێڵانی بازارەکە بخۆی دابڕانێکە و بخۆی جیاکردنەوەیەکە لە ناون کورد و تورکمانە. ئێمە دوجار لە تەسەور وایە لە ئێوارەی سێ بوو یا چواری سێ بوو کە تەقە دروست بوو لەوێ یەکسەر بە ئەرویژی لە گەڕەکە کوردەکانیاندا ناچار بووین ئێمە پشتیوانی لە خەڵکی گەڕەکەکەین بۆی ئەو دیوارە بکرێت و لە پاڵ دیوارەکەشە مەفرەزەیەک یا بڵێن نقطەیەکی پێشمەگەدانێ. وەک چۆن کوردەکان لە ڕێگەی بربەستەوە گەڕەکەکانیان دەپارێزن، تورکمانە شیعەکانیش لەسەر گەڕەکەکانیان بازگەیان داناوە. من يقتل التركمان في شارع ئایا کێ تورکمان دەکوژێت لەسەر ئەو شەقامەی کە لە ژێر کۆنتترۆلی پێشمەرگەدایە؟ ئایا ئەوە پێشمەرگەیە؟ ئێمە پێشمەرگە تۆمەتبار ناکەین، بەڵکو ئەوانە تۆمەتبار دەکەین کە تورکمان دەکوژن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی پێشمەرگە و کوردیش دەرفێنن لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حەشدی شعبی کەواتە دوژمنێکی هاوبەش هەیە کە دەزانێت چۆن و لە چ کاتێکدا و بە چ شێوەیەک کارەکەی ئەنجام دەدات. لە ئێستادا قەزای خوڕماتوو لە نێوان کورد و شیعەکاندا دابەش کراوە و هەردوو لاشیان خاوەنی هێزی چەکدارن. کەم ڕۆژیش هەیە لەو قەزایە خەڵک نەکوژرێت و نەڕفێنرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.
NRT, Kurdistan's #1 news channel. 28 ساڵ لەمەوبەر هێزە ئاسمانیەکانی لەشکری سەدام حسەین دیکتاتۆری ئەو کاتەی عێراق هێرشێکی کیمیاییان کرد لەسەر شاری هەڵەبجە. لەو هێرشەدا نزیکەی 5,000 کەس گیانیان لەدەستدا و زیاتر لە 10,000 کەسیش بریندار بوون. ئەم هێرشەکە لە کۆتایی شەڕی 8 ساڵەی عێراق ئێراندا بوو تا ئێستاشی لەگەڵدا بێ کۆمەڵگای نێونەتەوەیی بە ژێنۆساید ناودێری نەکردووە. کورد کۆنێکشن میوانداری نووسەر و ڕۆژنامەوان یاریڤان سعید دەکا کە گەریڤان زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەست بەجێ بۆ پرسیارە لەگەڵ جەناب تا دەست پێ دەکەم بۆ کۆمەڵگای نێونەتەوەیی کیمیابارانی هەڵەبجە بە ژێنۆساید ناناسێنێ. سپاس کاک بەڵێن لە ڕاستیا چەند هۆکارێک هەیە ئەگەر سەری مێژوو بکەی بەدەبەتی لە ساڵی 90ەکانە ڕێکخراوی هیومن رایتس واچ لەگەڵ چەند ڕێکخراویشکە لە کۆنگرسی ئەمریکا هەوڵێکی زۆریان نابوو ئەوەی کە هەڵەبجە و کیمیاباران بناسێنرێ بەڵام لەو کاترا ئەوە نەکرا لەبەرەوە لایەن لۆبی ئیسرائیلیەوە لایەن لۆبی جوولەکەوە زۆر دژایەتیەوە ئەکرا لەبەرەوە ئەیانویستەنا هۆڵۆکۆست وەک جینۆساید بناسێنرێ لەبەرەوە ئارگومنتەکەیان ئەوە بوو ئەگەر هەموو کەیسێک بە کۆمەڵکوژێک بەتاوان بە جینۆساید بناسێنرێ ئەوە لە شکۆی هۆڵۆکۆست کۆکاتەوە ئەوە بوو لەو کاتە ئەو هەوڵە شکستی پێدەهات نەتوانرا بکرێت. بەڵام ئەگەر سەری چەند ساڵی ڕابردوو بکەین کە کورد توانایەکی زۆر باشی هەیە بەتایبەتی لە ڕووی مادیەوە لە ڕووی داراییەوە هەروە پەیوەندیشی زۆری باشی نێودوڵەتی وەرەوە دیبلۆماسی لە واشنگتن و وەرەوە لە پایتەختەکانی کەی جیانە هەیە بەڵام هەست دەکرێت بە شێوەیەکی باش بە شێوەیەکی سیستەماتیشی بە شێوەیەکی ڕێکخراو ئیشی لەسەر نەکراوە بۆ ئەوەی کێسی هەڵەبجە وەک جینۆساید بناسێنرێت. هێشتاش لە پاش 28 ساڵ لەم کارەساتە دانیشتوانی هەڵەبجە گلەیی و گازەندەی خۆیانیان هەیە کە دەڵێ هەر پەیمانە و پیان دەدرێ بەڵام ئیشی ئەو تۆیان بۆ نەکراوە. چی کراوە بەڕای تۆ؟ من خۆم 26 ساڵ لە هەڵەبجە ژیاومە ساڵی پاریش تقریبم کاتانە بۆ مانگی دوو بوو لە هەڵەبجە بووم لە ڕاستیا کە 2011 هەڵەبجەم بەجێهێشت و بۆ 2015 کە گەڕامەوە جیاوازێکی زۆر نبینیت بەتایبەتی لە ڕووی ژێرخانی ئابووری و هەڵەبجە کراوە بە پارێزگا بەڵامەوەی کە بینی تەنها چەند جادە و شەقامێکە دروست کراوە بەڵام بینای حکومیەکان ئەگەر بێت و هەڵەبجە ئەو دام و دەستگانەی بۆ بگەڕێتەوە وەروە وەک پارێزگایشی سربەخۆ بە شێوەیەکی ینی ڕاستی مامەڵی لەگەڵا بکرێت ئەوە پێویستی بە بینا و هەروە پێویستی بە ژێرخانێکی ئابووری تۆکمە زۆر هەیە و لە چەند ساڵی ڕابردوودا یەکێک لە بەڕانەیە کە درراوە بە خەڵکی هەڵەبجەوەیە کە مەرزیان سنووری لەگەڵ ئێران نابکرێتەوە بەتایبەتی لە منتیقی دوو ئاو بۆ ئەوەی کە ڕۆحێکی بازرگانی واروەها ئابووری بۆ هەڵەبجە دابین بکات بەڵام هەتا ئێستا ئەوە نەکراوە بە بڕای منی ژەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە دوواداچوون نییە لایەن دەسەڵاتداری کوردیەوە بۆ ئەو مەسەلانە بۆ ئەوەی کە بەڵێنەکانیان ئەماژە بۆ کرد کە دەڵی هەڵەبجە کرا بە پارێزگا بوونی هەڵەبجە بە پارێزگا دەکرێت وەکو بەشێک لە ساڕێژکردنی زانی خەڵکی هەڵەبجە سیر بکرێ لە ڕووی سایکۆلۆژی و تاسیری هەیە کاریگەری هەیە خەڵکی هەڵەبجە دڵیان زۆر بۆ خۆش بوو بینیمان کە زۆربەی خەڵکاتە سەر شەقامەکان و هەڵپەڕین وەروە ئاهەنگیان ئەیجێڕا بەڵام لە ڕووی کردداریەوە ئایا بوون بە پارێزگابوونی هەڵەبجە چی ئەگەینێت چی بۆ هەڵەبجە کردووە چی بۆ خەڵکی دابین کردووە هەتا ئێستا پرسیارێکی گەورەیە بەڕاستی کەس ینی هیچ وەڵامیشی پێ نییە لەبەرەوەی تەنانەت کە لە ئەوە زیاتر لە ساڵێکە کە ئەم بڕیارە دراوە تەنانەت حکوومەتی لۆکاڵی هەڵەبجە لایەن ئەو یەکێتی و پارتی و گۆڕان و هەتا ئێستا نەگەشتنەوە ڕێکوتنێکە بۆ ئەوەی حکوومەتە لۆکاڵی پێک بێنن بۆی کە خزمەتی شارەکەی پێ بکەن. دەسەواژەیەک زۆر بەکاردێنرێ هەڵەبجە سیمبۆلی قوربانیدانی گەلی کووردە. ئەم وشەی سیمبۆلە ئەم دەستەواژەی سیمبۆلە لەسەر ئاستی نەتەوەیی و لەسەر ئاستی نێونەتەوەیی چۆن سەر و سەودای لەگەڵەکرێ؟ ڕاستە هەڵەبجە سیمبۆلی نەتەوەی کووردە و هەروەها دۆزی کوردیش بە بۆنەی هەڵەبجەوە بە شوێکی زۆر باش هاتە پێشەوە لەسەر ئاستی نەوچی وەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەڵام هەستەکەم هەڵەبجە کەیسی هەڵەبجە
بە شێوەیەکی باش بۆ مەسلەی نەتەواتی بەکار نەهێنراوە یان نەنواتوانیەوە سوودی لێوە بگرین زیاتر بەکارهێنراوە بۆ بەرەو پێشبردننی ئینترسی شخصی یان بەرژەوەندی شخصی وەروە حیزبی گلەیەکێ لەلایەن دانیشتوانی هەڵەبجەوە کە دەڵێن بەداخەوە دەسەڵاتی کوردی نەیتوانی و هەڵەبجە بکاتە شارێکی نمونەیی من نازانم جەنابەت چەند هاوڕای لەگەڵ ئەمە بەڵام ئەگەر هاوڕای ئەکرێت پێ بڵێ هۆکارەکان چین بەدڵنیاوە هاوڕام کاڵەبجە شارێکی نمونی نیە لە برەوە تا ئێستا زۆربەی هەند کەلاوە هەیە لە هەڵەبجە تا ئێستا لە ساڵی 1970 کاتێککە هەڵەبجە وێرانکران تا ئێستا ئاوادان نەکراوەتەوە وەروە هۆکارەکان لە ڕاستیە ئەو ململانێ حیزبیە ناتەندروستەی کە لە کوردستانە هەیە هەڵەبجەش بووە بە بەشێک لەوە وەروە هەڵەبجە ئەزانی کە مێژوەیەکی لە مەسلەی ئیسلامی سیاسی هەیە کە زۆر کاریگەری لەسەر ئەوە هەبوو کە هەڵەبجە لە شوێنی خۆیان بمێنێتەوە لە دوای ئەوەش ئەو هەموو ململانی سیاسی کە نێوان حیزبەکانی کوردستانیا هەن لە ڕاستیە هەڵەبجەی زۆر دواخستەوە بەوەی کە ئێستا پێم وتی کە حکوومەتی لۆکاڵی هەڵەبجە تا ئێستا پێک نەهێنداوە کاک گێریبان لە ساڵی 2006دا دانیشتوانی هەڵەبجە زەنگێکی ئاگادارکردنەوەیاندا بە دەسەڵاتی کوردی گەیشتە ئەو ئاستەی کە تەنانەت مۆنۆمنتی هەڵەبجەشی تیادا سووتێنرا ئێستا شەر هەمان ئەو هەلومەرجە هەیە بەدڵنیایەوە هەیە کاک بەڵێن ئەگەر سێری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بکەی لە هەڵەبجە تا ئێستا ژێن لەسەر شەقەمەکان داوای مافەکانی خەڵکی هەڵەبجە ئەکەن داوای ئەوەکەن کە حکوومەت زیاتر بەدەم داواکاریەکانیانەوە بێت و لەوە چێ بڵێم کە ئەو بارودۆخە سیاسی و ئاسایشی لە ناوچەکەدا هەیە وای کردووە لەوە کە خەڵکی هەڵەبجە وەکو ساڵی 2006 نیان لەسەر جادە هەوانش دووبارە نەکەنەوە یەک پرسیار زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە هێشتاش خێزان هەن لە هەڵەبجەدا چاوەڕوانی گەڕانەوەی منداڵەکان یا کەس و کاریانن ڕێکخراوە سیڤیلەکانی لە هەڵەبجە کار دەکەن چەند دەتوانن ئیش بۆ ئەم مەسەلەیە بکەن ڕێکخراوی سیڤیل لە هەڵەبجە ئەگەر فەند بکرێن ئەگەر پارەیان پێ بدرێت ئەتوانن بە شێوەیەکی زۆر باش ینی کار بۆ ئەم کەیسانە بکەن بەڵام تا ئێستش ینی بەڕێوەبەرایەتیشی بۆ منە هەڵەبجە کە بەدوادا چوون بۆ ئەو مناڵەوە وانەی هەڵەبجە کە تا ئێستا لە هەڵەبجە نییە ئەو شتانی لە کوردستان هەیە زۆر بە شێوەیەکی ناڕێکخراوە و هەروەها سیستەمیتیانە بۆ ئەوەی کە ئەم شتانە بەرەو پێشەوە بچن کاگەریبان زۆر سپاسە دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیە کورد کۆنەکشن زۆر سپاسە دەکەم یاریبان سعید نووسەر و ڕۆژنامەوان میوانی بەرنامەی کورد کۆنەکشن بوو شەڕی ناوخۆی سووریا هەر تەنها نەبۆتە مایی ئەوەی خەڵک زێدی خۆی جێبێڵێت تا خۆی لە توندوتیژیەکان بپارێزێت بەڵگو لەگەڵ ئاوارەبوونیشیدا زۆر ئەندامانی خێزان هەن لێک دابراون وەک هەرێز خەندان لە راپۆرتەکەیدا باسی دەکات. ملڤین ئارتین بۆ ماوەی مەهەکێ لە ئەمریکا کار دکە. جیرانێت وێ لە گوندên ڤیرجینیا لە واشنگتنێ gelek حەز لە خواردنên wên تایبەتên عەرەبی و ئەرمەنی dikin. ئارتین لە سووریە لەدایک بووە. لە سووریە ئەوە 5 ساڵ هەیە شەڕی ناوخۆیی بەردەوامە. وەک ملیونان سووری ئەو ئومالباتە wê ji ber tundutîjiyê reviyan her wisa wek Sûriyên Ermenî û Mesîhî ew taybetî dibine armanca komên tundreyî wek Daeş û hinekê din. Di van salên dimahîkê da demê şer dest pê kirî em hemî ji hev ketin. Hevjînê min li Ermenistanê ye. Em di 2 salên borî da li Ermenistanê jiyan. Paş ra daxwaz ji min rahat kirin ez li Amerîka kar bikim. û ji wî demî ve ez û mêrê xwe jêk dûr ketine. Artîn nek bes li hevjînê xwe dûr ketiye, lê zarokên wê jî defwênînin. Kurê min yê mezin li Şam li Sûriyê maye û kurê min yê biçûk jî li Almanya dijît. Wê bes çend wêneyên zarokên xwe defmayne, demê zarokên wê biçûk bûn. Ez hîviya wê rojê dikim em hemî dîsan bigehîne defyek wek malbat û wêneyeka malbatî bigirîn. Gelek zehmet û bi êşe ez bi axiftin behsa hestin xwe bikim. Ez gelek bêriya zarok û hevjînê xwe dikim. Xemgînî ne bes li peyvên Artîn diyar e, lê her wisa di pêkenîna wê da. Ew çavarê wê rojê dike demê digel malbata xwe dîsan hevra kom bît, demê kurên wê jinê dînin û malên xwe gişt bi nevî û zarokên biçûk pir dilxweşî bike. Herêz xendan, dengê Amerîka.
دەخی لەم ڕۆژ هەڵبژاردنێکی بەرایی گرنگ هەیە لەم پێشەبڕکێی کە بۆ کۆشکی سپی دەکرێت لە نێوان کۆماریەکان و دیموکراتەکاندا ینی تەنانەت ئەنجامەکانی ئەمڕۆ وهالێک دەدرێتەوە کە بگوترێ دەشێ کاریگەری هەبێ بەسەر ئەنجامی کۆتایی هەڵبژاردنیشەوە. ڕۆژێکە بە حسابە هەرچەندە دوو کاندید لە ڕەخی کۆماریان ترامپ و ڕەخی دیموکراتان هیلاری کلنتن دەپێشن لێ هێشتا هەنێکش کاندیدین دیهیوی هەیە و بگەهنە ببن کاندیدین پارتیا خۆش بۆ هەڵبژاتنین سەرۆکاتیە ئەوجا ئەف شەف ڕۆژەکە بە حسابە یان شەڤەکە بە حسابە دەنگدانن گەلک تینکردن هەرچەندە 5 ویلایەتە بتنی 5 ویلایەتەنە لێ دوو ویلایەتن گرنگن وەکی فلۆریدا و وڵاتین دیک و وێ بڕیاردەر بن ji بۆ هەندێکانێکی ببە یانجی ڕێخۆش بکەش بۆ هەندێکاکی ببە ڕێخۆش بکە بۆ کۆنگرەی کۆماریەکان و هەروەها دیموکراتەکان کۆنگرەژی بڕیاری بدە بڕیار بدە چێ بێ بەکات. و سەدان هزار پەنابەر بڕێکا دەریایە ji تورکیا ڕوو dikin devavên Yunanistanê piraniya wan Sûrî ne û nêzîkî 2 milyon û 500 hezar penaberên Sûrî li Tirkiye ne û bi tiriya wan li derveyî kampan dijîn. Rayndekek li bajarê İstanbulê ku bûye cihê warê wan xelkê Sûrî niha navê wê bûye Dimeşqa biçûk. ناوچەیە ئەقسەڕای دگەل هۆتێل و ماڵن وێین ئەرزان بووە جهەک ji بۆ کۆچبەرن ji welatên wêran bûyî tên. Tirkiye di demek ji demanda mal bû ji bo Efxanî, İranî û Iraqiyan. Van rojan de bûye malek ji Sûriyan. Navê vî cihî bûye Dîmeşqa biçûk. Bêhna Darçînê pir bûye li ezmanan. Darçîn di piraniya xwarinên Sûrî dane. Xwaringeha Mandî berî 2 sal û nîvan vebû. Wêneyek li ser dîwarê xwaringehê dide xuyakirin ka xwaringeha Mandî li Sûrî çawa bû. Xwedî xwaringehê Îsan Ebdî dibêje İstanbul ji bo wan baş e. Niha wan sê xwaringehên din jî hene. Lê Ebdî dide zanîn ku ziman ji bo wan zehmet e û her حەزکردنا خەلکێ ji xwarinan. Di destpêkê de zimanê Tirkî gelek zehmet bû. Lê piştî wê Tirk û hikûmeta Tirkiye gelek alîkariya me kirin. Niha kesin ji Sûriye, Iraq, Tayland û Filîpînê ji li vir hene. Hemû ji birincî hez dikin. Lê ji bo Tirkan ev xwaranek nû ye. Gelekî xweş e. Lê ez bawerim Tirk hez nakin ku xwaranek nû bixwin. Dîmeşqa biçûk ne tenê baş e ji xwaringehan, lê ew baş e ji bo karindin. عبدالقادر طرحان کارگاه خواج سوری درخست و برعن تابه. او نها کارگاه که لستانبول بریود به لگلک ولات عرب جی بیوه گریداینه. في المجال المطاعم أو في المجال العقاري خلکی دست به گلک کاران کریه وک خارنگه کرن و فرودنا خانیه و گشتیاریه گلک کسین لحلب هاتن ده کارگه هان دا کار دکن ترکیه دیدت از آنین که 10,000 تا 12,000 کمپانیین سوری لترکیه هنه که به شیوه که یاسایی کار دکن گلک سوری جانکا زحمت بریوه دبن. نزیکی اوفیسا طرحان به هزاران سوری لوان دراراد وستن و دم خواه برونشتنه وده کجن. هیویا وان اوه کو او بچن اوروپا. حياة سوريين هون من اسطنبول ما مليحة نهائيا. کار لور نینه. سوریان چه جیان نینه لستانبولی. همی دچن آلمانیا و بلغاریا. خارن و کره گلکی بوهایه و کار نینه. و دما کار هبجی گلکی زحمته. از جارنا 12 تا 14 دمجمیران دروجه دا کار دکم. اوروپا دایه خویاکرین کو اف خونکا دوره جبو گلک سوریان. بله د دستپێکê de ew hezir dikin ku Ewropa bihişte. Hezira wa ew e ku dirûniştî pera bistînin. Lê ne wisa divê ew kar bikin. حکومتا ترکیه بیما ساخلمیه ددن سوریان ببلاش. دگل وی او ریدانا کار جی ددن وان. لیج برکو کار ده جی صدیقین بویه گلک کس لبندا کارکینه. لوما خونا اوروپا هر دمجی سوریان دادمینه. ڕاڤیندۆسکی دەنگی ئەمریکا بەر لە ماڵاوایی بۆ کورد کۆنەکشنی ئەم ڕۆمان بەو هیوای هەر سەرنجێکتان هەبێ لە ڕێی ماڵپەڕ و هەروە فەیسبووکی دەنگی ئەمریکاوە پێمانی ڕابگەێنن تا ڕۆژی هەینی هەر شاد و سەرفراز بن. خداحافیز.